گڵشەنی شعر تۆ ئەو کەسەی لە ئاوی گوڵ هەڵم کێشای بە ڕەشە ڕێحانەدام پۆشای تۆ ئەو کەسەی لە ئاوی گوڵ هەڵم کێشای بە ڕەشە ڕێحانەدام پۆشای لەگەڵ دڵ ناومە هێنای وەک خڕۆکە بەنێو دەمارما گەڕای لەگەڵ شعرام خەوانی تۆ ئەو کەسەی بەدەیان شەوتا بەیانی بە شعری جوان بە مۆسیقا بە گۆرانی ئەم لاوانی تۆ ئەو کەسەی لە ئاوی گوڵ هەڵم کێشای بە ڕەشە ڕێحانەدام پۆشای لەگەڵ پرچت ئاوازی نوێم بۆ دائەنای هاری مەکرد لە باوەشتا کەچی ئەموت ئەمە هەر هیچ نییە هێشتا بەڵام تۆی بێباک و بێدڵ بوویتە ناڵی گریانی نای لێم ڕۆیشتی و لێم دیار نەمای تۆ بێوەفای تۆ کەی لەیلای تۆ بێوەفای تۆ بێوەفای تۆ بێوەفای سەمیرە ساڵح ڕۆژنامەنووس چالاکوانی مەدەنی کللتوری پەروەردەیی تەندروستی میوانی ئەم جارەی بەرنامەی گوڵشەنی شەعرە لە گەڕیان میدیا سڵاوێکی پڕ لە جوانی خۆشەویستی ئاڕاستی ئێوەی ئازیزەکەم لە هەر شوێنە بینێر و بیسەری ئێمەن هیوادارم تا کۆتایی لەگەڵما بمێنەوە بەرنامێکی پڕچێژ و تایبەت بە ئێوەی ئازیز پێشکەش دەکەین. سڵاو لە بینەران و بیسەرانی خۆشەویستی گەڕیان میدیا و گوڵشەنی شعر ئەوڕۆ بە خۆشحاڵێکی زۆرەوە میوانداریمان لە خاتونی ڕۆمانوس و خاتونی چالاکوان و خاتونی زێدە ئازیز خات و سەمیرە ساڵح ناسرا و بەهێرۆ کردووە. ئەڵبەتە ئەمڕۆ گفتوگۆیەک دەکەین لە بەرنامەکەمان لەگەڵ ئەم ڕۆمانوسە خۆشەویستە لەبارەی دنیای ڕۆمان و دنیای ئەدەبیاتی سەمیرە ساڵح. خاتون زۆر زۆر بەخێر بێت فەرمو و سڵاوی خۆت بە بینەرانی گوڵشەنی شعر و گەڕیان میدیا بگەێنە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میواندارێکەکەتان. من سەمیرە ساڵحم، نووسەر و ڕۆمان نووسم. سپاس بۆ بانگێشتەکەتان. هیوادارم ئەمڕۆ هەم بە دڵی بینەران بێ هەم بە دڵی ئێوەش بێت هەتا بتوانین گفتوگۆیەکی چڕ لە بواری کولتوری نووسەر ڕۆمانە هەتا بچینە ناو دنیای شخصیشمانەوە ئێمە لە خزمەتان ئاوین. خێرهاتی سەرچاوان. سپاس بۆ ئێوەش. بە سەرەتا بچینە لای بابەتێکی خۆت، کورتە ڕۆمانێک بێ، شعرێک بێ، هەرچی کە خۆت دڵخواستە با گوێبیست. من خۆم کە دەستم کرد بە نووسین تەنها ڕۆمان و نووسی، بەڵام پارچەی شاریشتان پێشکەش دەکەمە ژەر بە دەستنووسی خۆمە. خۆشحاڵم هیوادارم بە دڵتان بێت چەند کورتەیەکە. لەبیرم ناچیت، لەبیرم ناچیت ئەی ڕوخسار مانگ، ئەی موڵکی کەسێکی تر، دنیایەکی سەیرە ئازیز، ئێمە خەیاڵی بۆ دەکەین و کەسێکی تر تەواو دەکات. ئەگەر نەڕۆی بەڵێن ئەدام بمرم لە پێناو عەشقی تۆ، بە گیانی تۆ دەمرم لێ تۆ، وانە خۆشم لە دووری تۆ، دڵتەنگم و گەڕانەوە دەرمانە، ببینە ئێستا خەریکم نەبوونیت ئەکێشم، ئەی پرسە ئەبەدیەکەی من. بەخێر بێتەوە خاتون. سپاس. ئەم نووسینە نووسینی تازەت هەیە نووسینی کۆنا نووسینی ئەم شەران کەی نووسیتە؟ ئەمە لە 18 2022 نووسیم، بە بڵێن تووشی نەخۆشیەک بووم، ینی گۆشەگیری کردم. بە شێوازی وام کرد و دووبارە نەگەڕمەوە سەر کۆمەلگا، دووبارە نەنووسمەوە، چکە لە ئێستا خەریکی ڕۆمانێک بووم، نیوەیم تەواو کردبوو، نیوەکی تر و مازی لێنم. بەڵام شەوێک کە تایم نووسەران شاعیران لەگەڵ سەیەکی شەوە ئەکەونە ناو مناجاتی خۆیانەوە، من بەردەوام بە نووسین کەوتومەتە ناو مناجاتەوە، ینی توانیمە لە بەردەم گڕێکی مۆمەیەک تعبیر لە هەنێ نووسین بکەم، تعبیر لە هەنێ شێواز لە گفتوگۆ بکەم. زۆر جار ئەوە بۆ هۆکاریەوەی کە من
ئەم شارە بنووسم بەڵام کەم و کورتی و کاڵ و کورتی زۆر زۆرتیا بەڵام ئەگەر نووسەر ئەبینێت لە هەر وشەیەکە تعبیر لە شتێک ئەکا خۆیتی ئەبینێتەوە ڕەنگە لە هەر وشەیەک لەم شعری منە داستانێک هەبێت چیرۆکێک هەبێت کەسێک هۆکار بێ بۆی کە من ئەو شارەم نووسی بێت زۆر باشە تۆ کە زیاتر لە نێو دنیای ڕۆماندای چی وای لێکردی پەناوە بەر شعر بەریت خۆی کە ڕۆمان هۆنەرە ئەنی ئەگەر بە وشکی لە ڕۆمانە بڕوانیت هیچ شتێکی تیابەدی ناکێ کرد هوەری تیا بەکارنێنی یاری بەپیت نەکەیت شعریتیانە نووسیت هەنێ تعبیراتی نە و ناخی مرۆڤەیە نەتوانی لە ڕۆمانەکە بینووسیکەوە تۆ ڕۆمانت نەکرد هەر نووسینێکی سەرەتای ناخی دڵت کرد و تەوانی لەپێ تۆوا بکەی کە گوزارش بێ لە خودی کەسەکە خودی ئەکتەرەکە خودی لە ئەو کەسانی کە تایەتی یاخود ئەبێت تۆ هیچ نەبێ احترامی ئەو کەسە بگری کە ماندوو ئەبێت ئەی خوێنێتەوە چێژی لێ ببینێت چێژ لە نووسینەکە ببینێت چێژ لە وشەکان ببینێت بە جۆرە لە جۆرەکان کە شعری تیابێت دووبارە نوێبوونەوەی ناخی مرۆڤەکە خۆیەتی یاخۆ خوێنەرەکە خۆیەتی ئەوە هوکارەکە من بەردەوام لە ناو ڕۆمانەکانمان کۆمەڵێک شەر و هەڵبەست و نووسینی تایەکە ئەکرێ بڵم وانەیەکە بۆ ژیانی هەرتاکێک لە ئێمە پێچەوانی پرسیارەی کاک هاشم بۆچی ڕۆمانت هەڵبژارد بۆچی سەمیرە حەزی کرد بە ڕۆمان ڕاستیەکان خەیاڵەکان بدرکێنێ ئایا بە جۆرێکی تر بپرسم یا پرسیارێکی تر بێ ئایا ژن ئەو نە ئازادە بتوانێت بە شعر دەرببڕێیان زەوتکردنی ئازادی هەستەکانە تۆ پەنابێتە بە ڕۆمان ئەمە لە ڕووی ئەدەبەوە ڕۆمان نووسینێکی زۆر قورسە چکە تۆ چتە ناو لە ژاوژای دنیا چتە دەرەوە تێکەڵ بە ژاوژای ناخی خودی خۆتە بیت ئەوە هۆکارە کە من دەستم بر بە ڕۆمان چکە لە ناخ و ژیان و ڕابردووی هەر تاکێکمانە چیرۆکێک هەیە کە ناتوانانی بە زمان تعبیری بکەیت بەڵام زۆر جار نووسینێک و ئەکاکە بە ئازادی بە بێ هێڵی سوور تۆ بتوانیت تعبیر لە هەستی خۆت لە ناخی خۆت لە نووسینی خۆت لە بیری خۆت لە ئەو ئەواتانی کە نەهات نەدی لە ژیانتە بیکەیتە کارەکسەرێک و ئەو لە جیاتی تۆ ئاواتەکانت بەدی بهێنێت قەڵەمی مینە لە ئێستاە قەڵەمێکی زۆر جوانە چونکە مینە بەردەوام بۆ ژیان ئەنووسێت بەردەوام حەزی لە ژیانە بەردەوام جوانیەکان ئەبینێت من لێرە بەخۆشحاڵە زانم کە کۆمەڵێک ئافرەت ئەبینم دەستی برە بۆ نووسین دەستی برە بۆ ڕۆمان دەستی برە بۆ شعر هەنێ شعر هەیە بەڕاستی بۆ ئافرەت ئەو نە سەختە هێڵی سووریشی تێپڕان لە سنوور تێپەڕی کردووە شتی زۆر جوان ئەنووسێت باشە ئەمانە کە من بە پەنجەی دەست ئەژمێردن یاخۆت هەموو نووسەرە ئافرەتەکانمان ئازادن ئەتوانن لە تیڤەکان ئەتوانن ئازادانە بنووسن کە تۆ دەست بر بۆ نووسین ئەبێت تۆ یاخیبوون و شێتبوونێک لە خودی خۆتا بەدی بکەی کە ئەبێتر دەرچی لە هەنێت کولتور و دابوونەریت دەرچی لە هەنێک تەسەڕوفات دەرچی لە هەنێت ترس چکە ترس زۆر جار بەرە و داڕۆخان و شەلتە بە ترس واد لێکە کە ناتوانانی زاڵی بەسەر خۆتە دواتر کە تۆ کە نووسیت هەڵبەتە هەموو بربەستەکانت تێپەڕانوە هەموو بەربەرسانی کە ناڕەحەت بووی تێپەڕانوە دەسێ بر بۆ نووسین کە نووسین دنیایەکە کە ینی بە هەموو جۆرێک لە جۆرەکان بە هەموو ڕێگایەکتە ئەبات ئەنی ناڵم بە پەنجەی دەست ئەژمێرە بەڵام دڵنیام لە ئێستا وردەوردە خەریکە بەرە گۆڕانە چێ بەرەشتی باژە ڕواق ئافرەت زیاتر لە دەرەوەی ئافرەت زیاتر ئەنووسێت ئافرەتی زۆرمانەی بۆ بە شعر ئافرەتەن بەڕاستی کە شعرەکانیان ئەخوێنەوە من ئەچمەنەوە دنیایەکی ترەوە هێشتا ئێمە بەردەوام ڕۆژانە گوێبیستی کوشتن و سووتان و زیندە بە چاڵکردنی ئافرەتانین ئەمە ڕەنگە ئێمە کەوتبێتە سەردەمێک کە لە ناوەڕاستاوە سابین دوو بەشی هەیە تەواو ئازاد و تەواو ژێردەستە هەرزووخان ئەم مدەیە بەڕاستی ڕووداوی زۆر قورس و ناخۆشە بیستین من لە سەرەتای ئەم قسەکردن ما پێش ئەم دەست پێ بکەم پێم وتی ئافرەت کە نووسی هەموو بربەستەکانی تێپەڕاندووە ئەو ئافرەتانی کە ئەبینیت بەشێکن لە کولتور بەداخەوە کەواڵم بەشێکە لە کولتورمان بە ناوی شەرەفەوە زۆر شتەکرێ بەرامبەر ئافرەت لە کاتێکە ئەوەی ئافرەت ئەنجامیە پیاوە بۆی پیاوە ئەنجامی هەنیشتە هەیە ئەیکات بەڵام پیاوەکە بەرەو سەر ئەبین و ئافرەتەکە بەرەو کوشتن ئەڕوات زۆر جار پێشیان ئەیکە بچەند بیشی نێژن یا مەراسی نوێژی بۆ بکەن یا مەراسی ناشتنی بۆ بکەن بەداخەوە کە لە کاتێکە ئافرەت هێندە گەورەیە خی گەورە چەندین جا لە قورئانە باسی کردووە وەسفی کردووە لە بەرزی گەورەی ئافرەتی نوار بەهشتی خسۆتە ژێرپێکانیەوە هیوادارم
ئیتر لێرەوە بەس بێت ئیترە بەرەو دنیایەک بچین کە بەرەو پێش بڕن نەک بەرەو پێش بۆ شێوازە بڕن کە ئیتر لە دابوونێرت هەمووی لابن دابوونێرەتی کۆمەلگای خۆمان چەندین ساڵ پێش ئێستا چەند ئافرەتانمان بەسەر بەزی ژیاون پیاوان چەند شەرمیان لێ کردوون پیاوان وایان لە هاتووە ئافرەتە بە کۆڵانەکە ڕۆشتووە ئەو شەرمیان لێ کردووە لە کۆڵانەکەی ترۆ ڕۆشتن بە زەبەرەوەی بەرکەوتان نەبێت لەگەڵ ئافرەتان هەندە گەورە بۆ ئافرەت بەڵام لە ئێستا بەداخەوە من هۆکاری سەرەکی بۆ سوۆشیال میدیا ئەگەڕێنمەوە کە زۆر بە خراپی هاتە ناومانەوە زۆر بە خراپی بە جۆری بەکارمان هێنا هەنێکمان بۆ کاڵا بەکارهێنا ئافرەتان وازان لە کۆمپانیەکان ئەیان بینی لە هەنێک کەس بینی ئافرەت وەکو کاڵا ئەبینن وەک کاڵا بەکاری ئێنن بەڵام بەداخەوە یاخۆت ئەکتیڤی پیجێکی یاخۆ ئەکتیڤی کارەکانی کەمە ئافرەت بەکارهێنێ بۆ شتانە بەڵام ئافرەت زۆر لەوە گەورەترە بەڕاستی من لێو زۆر زۆر بەداخەوە کە مشتانە ئەڵێم هیوادارم ئافرەتیش خوان بەرچاوڕوون بن نەبنە قوربانی هەنەش لە ژیانیانە نەبنە قوربانی حەزەکانیان سەربژێت سواز دەکەین کۆشەویستان دەتوانن بە ژمارە تەلەفۆنەکانی 1970 470 52 64 یاکۆ 1950 1920 یاکۆ 1970 891 75 پەیوەندیمان پێوەکەن ژمارەی 75 واتساپەیە هەموو بەردەوام داواکرێ و گۆڕەکەکەشمان ڤایبەری هەیە دەتوان ئازیزانی دەرەوە ناوی وڵات پەیوەندیمان پێوەکەن بۆ هەر پرسیار و ڕەخنەیەک بۆ میوانەکەمان خۆشحاڵە بین پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە کاک ئەحمەد خۆشناوەتی هاوکاری هەمیشەییمان کاک ئەحمەد سڵاوت لێبێ کاک ئەحمەد دیارە دەمێکە لەسەر هێڵ بوو بەداو لێ بردنەوە هیوادارین کە پەیوەندیمان پێوەکەین خۆشحاڵ بین بە شعر و بابەت و قسەکانی کاک ئەحمەد تا کاک ئەحمەد یا پەیوەندێکی ترمانە بێ کۆمنتمان بۆ هاتووە هەمووی سڵاو و دەستخۆشیە گوڵیان ناردووە سوپاسدانەکەین کاک هاشم حەسەن شعرێکی حەریقی ناردووە هەموو کەس مەستی بادە و کەیف و شەوق و بەزمی جانانە بەتەنیا هەر ئەمن ئەمڕۆ لە کاکی مەحینەتا ماوم هەڵبەتە شاعیرە دێرینەکانمان قوتابخانێکی جوان بوون لە کاتی خۆیانەوە بۆ ئێستش و بۆ سەدەی تریش پێم وابێ ئێمە لەسەر دەستی ئەوانە ئەتوانین کە لە دنیای ئەدەب و شەعرا زیاتر تێبگەینەوە بنووسین زۆر باشە بچینە لای نووسراوێکی ترت ڕۆمانێکی ترت ئەمە لە ڕۆمانەکەمان کە هێشتا خۆمم تا تۆ ڕۆمانەکەت ئاماداکە باشە من چایەکتان بۆ تێ ئەەکەم بەنامەکەمان ئەمڕۆ جیاوازە ئەم ڕۆمانم هێشتا خۆمم باسی سادەی ئافرەتی کورد ئەەکەم کاتێکە بە خەونێک ئەکات کاتێکە ئەوێ بگات بە ئەوەی کە ئەوێ کاتێکە خەونی پێوە بینە لە مناڵیەوە تا گەورە بوونی هەوڵی بۆ ئەدات بەڵام دواتر قەدەر بە هۆکارێک لە هۆکارەکان لە ژیانی خۆ بڵێن لە خەونەکانی کەم ئەبێتەوە و ناگا بە خەونەکانی و دواتر دایم بۆ ئافرەتانش کە کۆتان لە ماڵەکەیانە من تاڵە خۆم خۆی بەرنامەکە شیرینە دایەت شکرابین سپاس دەستت خۆش بێت کاکاشم شیرین خۆ ئەم نووسینیان بەڵێم ئەمە زۆر هەستەکەم کە تایبەتە بە خۆمان ئیدی دەبێ بوەستم ئەم هەموو گفتوگۆ شەڕکردن لەگەڵ نەفسم بەسە ئیتر خۆم ماندوو ناکەم وەک هەموو ئەو ڕووداوانی ڕابردوو بەسرم هاتن و تێپەڕین ئەمیش تێتەپەڕێت لەگەڵ هەمومان خۆمان ڕاهێنا ئەمەش کادوامان لێ دەکات لەگەڵ خۆمان بگونجێنین لێرە بە تەنها گەنجێتیم دەست پێ دەکات وای دەبینم گەنجێتیم حەپەسانێکە بەنێو دوکانە مارکەکانی شاردا هێشتا پڕ بە خۆم شتانێک هەن نەم دەرکاندون بۆچی کات بەشم ناکات بۆچی بەشی هەموو تراوەکانم ناکا بۆچی کە منداڵ بووین ئەوەندە دڵێکی گەورەمان هەبوو بەڵام ئێستا کە پێمان بەرەو گەورە بوون ناوە بۆ ئەوەندە دڵتەنگین کە منداڵ بوون لە قڕەباڵەخی دەگریاین و دەترساین ئەمما ئێستا کە گەورە بووین لە تەنهایی دەترسین کە منداڵ بووین دڵمان پۆڵایەکی ئاسنین بوو بە ئاسانی نەدەشکا ئێستا هەر زۆر بەسانایی دڵمان دەشکێ و کە منداڵ بووین هیچ جیاوازیەک نەبوو لە نێوان خۆشەویستانت بەڵام ئێستا کە گەورە بووین
ئەم دنیا جیاوازە نادروستە دروست بووە کە منداڵ بووم گەورەترین ئارەزوم هەبوونی بچووکترین خۆزگە بوو ئێستا کە گەورە بووم بچووکترین خۆزگەم هەبوونی گەورەترین مەحاڵە خۆزگە دڵمان بە گەورەیش هەر منداڵ ئەوە خۆزگە بۆ تێگەیاندنی بەرامبەر پێویستمان بە قسەکردن نەدەبوو بە تووڕەبوونێک یان گریانێک لێمان تێدەگەیشتن ئەمڕۆ یەکەم هەنگاوی سەرکەوتن بەسەر ژیانی گەنجێنتیمدا بە بێدەنگی تێدەبەڕێنمەوە لەگەڵ تەنهایی بخۆم ڕادەهێنم چیتر پێویستم بەوە نییە خواردنێک یان ئوتوکردنێک بە پێویستم بە دەستە ماندووەکانی دایکم بێت کە بۆ گەورەبوونمان چرچی زۆری لەسەر پێسی دەرکەوتن و برسێت یەک چاوەڕێ بکەم هەتا خوانێک ئامادە دەبێت دەبێت بکەومە خۆم و هاوڕێتی لەگە خۆم بکەم یاخۆت بیبەستم هەرچەند زۆریش دواکەوتم دەبوو لە ڕابردوو خۆم لەگەڵ ئاشنا بکرد و بکردایە ژیان بە جوانی ببینم و ئیتر مناڵەکەی جاران نین ئەوەندە چاوەڕوانی دەستی ئەوانم کرد لە پاشای ژیان تێنەگەیشتم ئەوەندە خۆم لە پشتیانە شاردەوە پاڵم بە شانیانەوەدا هەتا بێ باڵمامەوە وام هەز دەکرد قەت تەنها نابوو هەموو کات خێزانەکەم خوشک و براکانم باڵمن بۆ من بۆ هەرکە بمەوێت ئەتوان بفڕم بەمتمانە گەورە بووم ئەمانە ڕووداوێکی زۆر خراپن لە هەمان کادەوانەیەکی ئەوەندە باشە کە فێری زۆر شتی کردم هەرچەند لە سەرەتای باڵق بوونم بووم تووشی خۆشبەختێکی خراپ بووم کاتێک سەرەتای نازداری جوانیم بوو کەسێکم خۆشویست بێ ئەوەی بزانێت جێی هێشتم و غەمگین بووم دڵە ناسکەکەم بۆ بەدوولەتەوە زۆر خراپم بەسەر هات تووشی نەفرەتێکی خراپ بووم کە هەر کابیرم دەکەوێتەوە خراپتر دەبم لەو کاتەوە دەستم لە ئەوین بۆ من خۆشبەختیەکی خراپە و دەست بردن بۆی نەفرەتێکە و هیچی تر وا خەریکم ئەم هەموو ترس و لۆڕاوکەیەک و ئەەکەمەوە بە خۆمدا بچمەوە هەنگاوەکانم لەگەڵ خۆدم دەست پێ بکرد و ئەم جارە تۆ بەدەکەم تۆ بەدەکەم و هەنگاوەکانم حێواش و نزم و لەسەر خۆ دەکەم نامێ زووتر بگەم بە هەموو شتێک کە خۆی لە بنەڕەتدا نەگەیشتنە چونکە هەر خێرا هەنگاوێک هەر زیاتر خۆزگەیەک چێشی گەشتن بەوەی کە دەتەوێت کەم دەبێتەوە زۆر کاتیش بەگەشتن بەوەی کە دەتەوێت لەناو دەچێت زۆر سپاس بۆچی کۆتاییەکان نەگەیشتنە باسی خۆزگەیەکە کە لە مناڵیەوە بۆ خۆزگەیە گەورە ئەبیت پەلەتە بۆ گەورە بوون هەنگاوەکانت خێراکەی بەڵام کە ئەگەیت بەوەی کە پێی گەشتیت مناڵێت جێهێشتۆ بۆ ئارزوانی مناڵی نەگەشتی کاتێک کە تۆ خەونت بە گەورە بوون چەشتوە دواتر پەشیمانە بیتۆلەی کە گەشتن ئەوە نەبوو کە من چەندین ساڵ هەوڵم بۆیە چەندین سا خەباتم بۆ کرد ئەمە باسی کولتوری کوردواری خۆمانەکەین کە بەداخەوە هەموو تەمەنی خۆمان دانی بۆ خوێندن هەموو تەمەنی خۆمان تەمەنێکی باش بەڕێەکەین ئەخوێنین ئەنووسین قۆناغەکان تێپەڕێنین بەڵام دواتر ژیانمانیانە بێ هاوسەرگیری بکەین خۆ لە ماڵ ئەمێنینەوە نەدامەزراندنێکە نە خوێندنێکە نا ئیش و کارێکە مەبەستی من بەس ئەمە بوو دواتری ژەگە ڕوون بکەیتەوە هەر ئەوەیە کە زۆر جا گەیشتنەکان بە خۆزگی نەگەشتن کۆتاییەت خۆشبەختیەکی خراپ باز لە چی ئەکات خۆشبەختی خراپ هەرەوەیە کە بەرنامە بۆ ژیانت داڕێژیت و ئەینووسیتەوە بەڵام ئەوە نییە کە شەڕ لەگە قەدەرا بکەیت قەدەر هەنشتت پێ بەخشێ لە بردننی دایەک لە بردننی باوک لە دابڕانی خوشک و برا لە دابڕانی هەنێ خۆشەویست لە دابڕانەوە کەسانی کە عاشقێ بیت دواتر ئەبینی ئەو خۆشبەختی کە تۆ چاوەڕێتەکرد خۆشبەختێکی خراپە ینی ئەبێ زۆر جار هەموو نێشت هەیە لە ژیانمانە هەنگاوەکان بۆ کات جێ بڵین ڕاستە بێ ئەزمونمان هەبێ بێ بەرنامە داڕێژین بەڵام نابێ پەلەی بۆ بکەین چکە بە تێبڕوونی کات هەموو شتێکت پێ بەخشێ مرۆڤ ئەتوانێت خۆی باڵ بۆ خۆی بە دروستکە یا خۆت مرۆڤ چواردەوە دەتوانێت هاو کاربێت دروستبوونی پەڕ بە پەڕی باڵەکان ئەگەر تۆ لەناو خێزانێکی بچووکە گەورە بیت باڵەکانت بە خێزانێکی خۆت ئەبەستیتەوە لە ینی دوور ئەەکەیتۆ لە هەنێ متمانە بەڵام باسی خێزانی کولتورەکەم بەردەوام کولتوری خۆمانەک ئەوروپا ئەوروپا کابینی یان یەک مناڵیان دو مناڵ کەمترە کە زۆرترین خێزان هەبێ بەڵام لە خێزانی خۆمانە ماشەڵامان هەڵگری چەند خوشک و برا و ئەوانین کەسوکارین بێمتمانەی مرۆڤ لەوەیە دروستە بێ کە ڕێگەنیشاندەرێکت نەبێ بۆی کە بڵێ متمانە بە خۆت بکە ڕێگەنیشاندەرێک نەبێت کە تۆ مناڵیت ڕاستە مناڵیت بەڵام
قۆناغەکانی ژیانت پێویستی بەوەیە کە خۆت بیبێ بەڕێوە نەک لەژێر پاڵپشتی کەسانی ترابی خۆت پێویستە بەرنامە بە خۆت داڕژی ینی کاچتە دەرەوە ئەچتە مەکتەبە چتە بازارگەیەک ئەچتە کۆڵانێک چتە مارکێتێک پێویست ناکە بترسیت من زیاتر ئەمە بۆ ئافرەتم نووسیوە پێویست ناکە بترسی پێویست ناکە پێویست بە باڵ بێ پێویست ناکە پێویست بەوە بێ کە کەسێک دەست بۆ درێژکە بت بە بۆ شوێنانی کە خۆت مەبەستە خی گەورە بە ئازادی دروستی کردی بە ئازادی بگەڕێ بە ئازادی ببینە بە ئازادی هەنێ هەڵسوکۆت بکە کە پێویستە مرۆڤانێک من دایم باسیەوەم کردووە هەمومان شێتێک لە ناخمانە هەیە پێویستە مرۆڤ شێت بێ ئەگەر شێت نەبی ناتوانێت بەوە بگەی کە ئەتەوێت هەر بەو شێوازە دامڕشتووە زۆر باشە خاتون دەست خۆش و خۆتە بنرخەکانت سپاس بۆ تۆ. لەم قسانەوە ئەمەوێ بچینە سەر ئەو بابەتی کە تا چەند گرنگە نووسەران بە تایبەتی ڕۆمان نووسان لە ناو نووسینەکانیانە واقعی نییە و کۆمەڵگاکەی خۆیان بەرجەستە بکەن لە ناو نووسینەکەەوە بە ڕێزت وەکو خانمێکی نووسەر تا چەند گرنگیت بەمەدا وەکو ئێستا لە گفتوەکە باسمە کرد ئایا لە هەموو نووسینتە ئاوا هەوڵت داوە میحنەتی نەتەوەکەی خۆت بێنیتە ناو لاپەڕە و ناو کتێبخانی کوردیەوە خۆی گەر بڵێ ئەنووسم تۆ بە لە چوارچەوەی کۆمەلگاکە دەرنەچێ لە چوارچێ من وائن لەم نەک بە گشتی باسی هەمووی ناکەمەکو خۆم من بەم شێوازە دەستم پێ کردو نامێ لە کۆمەلگاکە دەرچێت چکا بێ ئەمە پێویست بین کۆمەلگا و شارکەینەوە پێویست بە کۆمەڵێک گەنج و شارکەینەوە کە ئێمە تووشی کۆمەڵی هەڵابی لە ژیانمانە بەڵام هەڵەکە کۆتایی هەموو شتێک نییە تووشی جەنگ ئەبین لەگەڵ هاوسەرانمانە لەگەڵ مناڵمان لەگەڵ باوکمان لەگەڵ دایکمان لەگەڵ هەر کەسێکمان ئەمە کۆتایی هەموو شتێک نییە کە بەنابەریتە بەر خۆ کوشتن بەنابەریتە بەر خۆ سووتاندن بەنابەریتە بەر شەڵتەرەکانی ژنان من زۆر جار باسی ئەوم کردووە کە پێویستەکە مرۆڤ لە هەنێ سات و تووڕەیە بەتەنیا بێ لەگە خودی خۆیان قسە بکات من بەم شێوازە کە تەنها بۆ کۆمەلگای خۆمانم نووسیوە تەنها بۆ گەنجەکانم نووسیوە تەنها بۆ ئەو ئافرەتانم نووسیوە کە لە هەموو شتێک ئەترسن من نایشارمەوە من تا ئەکرێ بڵم تا تەمەنی 25 ساڵیشم ئافرەتێک بووم لە هەموو شتێک ئەترسم ئافرەتێک نەمەتوانی شان بخۆم ئافرەتێک نەمەتوانی کە لە ژوورەکەمە گڵۆپێک بە کوژاوی ببینم بەردەوامە بوو بەردەوم ڕۆشن بووە قەرەباڵق وایەت هەر ئەو کە تێم پەڕانکردنی بە نووسەر زۆر باشەکەواتە لێرەوە ئامانجەکانی سەمیرە ساڵحمان پێ بڵێ بۆ ئێمە بۆ بینەران و بیسەرانمان ئامانجی تۆ لە نووسینی ڕۆمان چییە؟ ئەمانجی من لە نووسینە ڕاستە ڕەنگە لە هەر کارکتەرێکە کەمێک لە ژیانی خۆمی تیابێت بەڵام بەواقعی ژیانی خۆم نییە ئێمە لە بوونی خۆمانە لە بوونیەتی هەموو کەسێک تاکێکە خۆزگە و خەون و ئاواتمان هەیە کۆمەڵشتانێکی ناتوانین بەدەمبی درکێنین کۆمەڵشتمان هەیە چیرۆکێکمان هەیە کە بەڕاستی ئەوە سەختە لەسەر ژیانمانە من دڵنیام هەموو تاکێکمان بەسەرمانە هاتووە بەڵام ئەوە ئەبێ ئەزمونێک بێ بۆی کە تۆ داهاتوو پیشانی کۆمەلگا بێت تا هاتوو پیشانی خوێنەر بیت گەنجەکان وەشار بکەیتەوە کە ئەمەی تر کۆتایی بە زۆر شت نایە لە ژیانمانە ئەمە ڕاستە هەڵگری بڕوانامەیە یاخۆ هەڵگوری کولتورێکین بەڕاستی من باسی ناکەم بڵم کولتورەکەمان پیا و سالاریە چکال ئێستا جیاوازە هەردووکمان یەکسان بووینەتەوە هەمژنان نەتوانن لە دەرە کار بکەن هەمژنا پیاوانیش هاوشانی ئافرەتان پێک و لە ماڵیش خزمەت بکەن ئەمە هۆکارێکە بێ بۆی کە باسکین کە وڵات میلەتەکەمان بەرەو پێش ئەڕوات بەڵام ئەوانەشی کە بەم شێوازە ژن سووتاندن و کوشتن و بڕینا ئەبینێت کە هەستەکەم ئیشەڵا وردەوردە بەرەو کەمیەت چێت ئەبێتە عیبەیەک کە هەر تەنانەت خێزانەکە خودی خۆشی شەرمەکە بۆی کە لە کوڕەکەمان هەمان ئەو شتی بەرامبەر بە ئافرەتێک کردووە کە لە کاتێکا خۆی دایکی هەیە خوشکی هەیە کەسی هەیە من تەنها ئامانجی نووسینی من وشارکردنەوەی کۆمەلگایە بۆ جۆرەی کە ئافرەت عاشق ئەبێت بۆ جۆرەی ئافرەتەکە تێکەڵ بە پیاوێک ئەبێت پاکیزەی خۆی لە دەست ئەدات ئەمەش کۆتایی دنیا نییە هەموو شتێ چارەسەری هەیە هەموو دەرگا داخراوەکان دەرگایك هەیە بۆکردنەوەی هەموو ئامانجێک کە نەتوانی تێپەڕان و هەموو بەرپەرسێک کە خستیتی بە دەستەکانی خۆت بەرزبەرەوە بە فکری خۆت بەرزبەرەوە مشکت بەردەوام والێ بکە کە کۆمەلگا پێویستی پێدا ئێمە بۆی هاتوونەتە بوون بۆیە لە ئێستا ئەژین بۆیە کەوای گرنگین لە ژیانە کە گرنگێتیمان نەما کە پێویست نەبووین خۆی خۆی گەورە کاتمان تاواکاتەمان باتەوە بۆیە هەتا هەین ئەبێ کار بکەین هەتاین ئامانجمان هەبێت تاوەکو و زیندوین بەرنمەیەکمان هەبێت لە ژیانەکە کۆمەلگا سوودی لە ببینێت کاگاشم پێدوان نیە ئەوانی کە ڕۆمان ئەنووسن شێوازی قسەکردنیان ورترە جوانتر وەک وایە ڕۆمانکی خۆیان بنووس وەک لەوەی گفتوگۆ بکەیت لەگەڵ کەسێکی شاعرە شاعیر کورتیا کاتەوە بە دوو ڕێز بەڵام کەسێکی وەکو سەمیرە کە بۆ خۆی ڕۆمانوسە ئەوە نەجوان وردیە کاتەوە شتەکان جوان تێگەی درێژ بێت خاتون لێکێ لە دێڕەکانی ئەوتی مینە بەردەوام بۆ ژیان دەنووسێت
ئەمەوێت لە ئێستاە من ئەو پرسیارە ئاڕاستەی بەڕێزت بکەم ئێمە لە ڕابردوودا ڕۆمان نووسەکان زۆربەی ڕۆمانەکان کۆتایی بابەتەکەیان بە بابەتێکی خەمگینی و پڕ لە حەسرەت و ئێش و ژار و دەردهێنا بەڵام لە ڕۆمانەکانی تۆە لە نووسینەکانی تۆە گەشتبین لە قسەکانی تۆە گەشتبینێکی زۆر بەدیەکەین چیوا لە سەمیرە ساڵح یاخود چیوا لە خانمە هێرۆ دەکات کە لە نووسینەکانیە لە قسەکانیە تو ئەم تۆوی شادی و بەختەوەری و ئومێد و ئاواتە بچێنێت خۆی کە نووسیت بە کۆمەڵێک ڕوودا و بەرپەست یێتە ڕێگات بەڵام دواتە چۆن مشکی خوێنەرمان و نەبێت تۆ ڕێگاکانی بۆ بکەیتەوە دەرگاکانی بۆ بکەیت دەرگای خۆشببختی بۆ بکەیتەوە کەوایە کە من نتوانم سوود بە کۆمەلگا بگەێنم نتوانم سوود بە خوێنەر بگەێنم نتوانم وا بکەم کە بۆ هەموو سەختیانی ژیانی خۆیان تێ بپەڕێت کەوایە من هیچم نەکرد هیچ ئەزمونێکم نەکرد هیچ ئامانجێکم نەبوو من ئامانجێک بە خەمگینی کۆتایی پێبێنم کەوایە چی لە داهاتی کۆمەلگاکەم ببینم چی لە گەنجەکان ببینم چی چاوەڕێ بکەم کە گەنجەکە لە دوای خوێنەوەی تووشی هەڵەیەکی تر نابێ ئێمە من دایم بۆ ئەمە بۆ سابەت باسیەکەم لە کۆمەلگای کوردی خۆمانە تووشی ڕووداوێکە بین ئەکەوین ئەمە بۆ بەوانە دووبارەی ئەەکەینەوە هەر ئەبێ بەوانە سێم هەرڵین ئەبێ بەوانە چوارەمەڵێن بە ئارزوو هەریکەمەوە لە ژێنی خۆمانە بۆ شێوازە هاتوین ینی کە باسی یەکەم ئەبینین لە وڵاتێکین تووشی هەر بەرپەرستێکە بین ئاسایە بەلامانەوە تووشی هەر ناڕەحەتێکە بین بەخۆشی تێپەڕێنین دواترڕنین ئەوەی کە توش بووە بە هەر دووبارێکێنەوە بەشکە ئەم جاریان وانەبێ بەڵام هەروە ئەبێتەوە بەڵام دواتر من پێویستام بۆ کەس ئامانجەکەی بگۆڕێ من لە حەسرەت ئایشەڵا حەسرەت ئەبێ بەرگی دووەمم هەبێت چکەمە بەرگی یەکەمە بەرگی یەکەم لە ناڵ من خەمگینیا کۆتایی پێهاتەوە بەڵام لەوایە کۆتایی پیاوەکەی تر ئافرەت پێویستەکە بە تەنیا هەنێشت هەیە بیکات پێویست بە پیاو نییە پێویست بۆ نییە کە تۆ سێبەری پیاوێکت بەسەرەوە بێت کاتێکە تووشی خەموو ئازارە بیت پێویست ناکە کەیتر تۆ هەموو شتێکەوە بەستە بکەی بە پیاوێکەوە کە بڵێ ئەمە بێتە چەتر بۆم ئەمە بێتە هیوا بۆم ئەمە بێتە ئومێدێک ئەبێتە دیوارێک ئینسان خۆی بێت ئینسان باسی ئەو پیاوانەکەم کە سێبەری کەسێکی تردا ئەو پیاوانێک کە زۆر تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتەکان پێویست ناکە بمێنەوە لە لای کەسێک کە قەدریان نازانێت نرخیان نازانێت کەوایە کە تۆ نرخت نەزانرا لەویا کۆتایی پێبێنە بەربەسەکە دروست بکە و خۆت بکەوەڕێ خۆت وا بکە کەسبەی ڕۆژ خی گەورە کەسانێک بێنە تۆ ڕێگات کە سەد بەرامبەری کەسی یەکەمت باش بێت هەست ناکەی لەناو ئەم کۆمەڵگایی ئێمەدا ئێستاش ئەو حاڵەتە قورسە بە تایبەتی کە ئادابی کۆمەڵایەتی هەندێ لە خانەوادەکانمان لەگەڵ ڕێز و احترامێکی زۆرمان بە جۆرێکە ڕێگە لە ئازادی منداڵەکانیان دەگیری یعنی زۆر جار کوڕی چ جای بگابەوەی کچێکی هەژار و بابەخت کە لە چوارچێوەی چوار دیواردا بێت ئەمە لەو ڕۆوە چی بکرێت بۆ ئەمە ناکرێ من ئەم کتێبە کیفاەت نامێت چکار ڕاستی ئەگەر بتێتە سەر کۆمەلگای خۆمان زۆربەی زۆری ئافرەتەکانیش بەناڵم زۆربەی زۆری لە شار و شارۆچکەکانە پێیان ئەی بە ئافرەتەکانە بخەنە بەرخوێندن من کۆمەڵە کەسە ناسم کە لە تەمەنی خۆشمان بەڵام لە خوێنەوارە پێیان ئەی بەکە کچەکان بڕوات بەڕاستیەوان ئەگەر بەوەش بۆ خوێندنەی من بێت و چەندان سەدان کتێبی وا بنووسم بۆ ئوسودی نییە بەڵام ئێمە چۆن بتوانانی کۆمەلگا و شارکەینەوە بە من ناکرێت بەڵام ئەکرێ من هەنگاوێک بنێم بە کۆمەلگا ئەکرێ ئێمە بێ هەمومان دەزنەوە دەستێکە بین بەنی ئێسم کۆمەڵ ئافرەتە بینم دنیا ڕێکخراوی ئافرەتانمان هەیە دنیای شەلتەرمان هەیە دنیای کارمان هەیە کە بۆ ئافرەتان ئەیکەن بەڵام ڕۆژ بەڕۆژ تونند و تیژی لەناوان ئافرەت و کۆمەلگای خراپترە بێ کوشتن زیاکە لێکترازان زیاکە بێم بە خۆمانە بچینەوە لە ناو ئەدەب و کولتورە قەڵەمی ئافرەت ڕۆڵی چییە ئەرکی چییە دەبێت چی بکە بەڵێ من کە باسم گوتم سەدان و کتێبی وا بنووسم بۆ ئیسفادی نییە ئێمە بە کۆمەلگاکە بگۆڕین ئێمە بە کولتورەکەمان بۆ شێوازی کە بەڕقی هاتون بیگۆڕن ئێمە بە ئافرەتان کە هەنێک پێ ئەی بە ئافرەتەکەی کە لەنا دوکانی شایپی بە بچێتە لای معاملەی لەگەڵا بکات ئەم ئەی بە بۆ ئێمە پێویستمان بە وەرکشۆپە پێویستمان بە سیمینارە پێویستمان بە هۆشیارکردنەوەی پێویستمان بە شانۆی سەرشەقام و دەربڕینی کۆمەڵێک لە هەستی ئافرەتانێک بەڵام بەو شێوازی کە خۆی نەک بە شێوازی تر بۆ شێوازی کە تۆ ئەتەوێت کەسێک تێبگەێنی کە کۆمەلگاکە یاخو نەریتەکە بە سەریازەقا بەڵام چۆن تێ ئەگەێنی ئێمە ناتوانین بە خوێندنەوە ئێمە ناتوانین بەس چەند بەرنامێکی ئاوە تەواویکەین ئێمە پێویستمانێ بە کردار بکەین نەک بەدەم مابێ کردداری بۆ بکەین ئەنی بەردەوام بێ هەوڵ بین ئەمە سیستەمەکەمان چۆن بە سیستەمی ئەم کولتورێکە هاتووە من بە شێوازێکی زۆر جوان هاتووە بەڵام ئەم ئەبینیت کە
سوشیال میدیانی ئافرەتی بۆ کاڵە بەکارهێنەوە ینی ئەو باوکی ئەو کەسەکە ئەیبینی پێ عیبە بە کچی تر بڵێ شتێکی ئاوا بکە یاخو بە کچێکی خۆ بڵە بچۆرە دەرەوە ینی هەنە شتە بینی بەڕاستی ئەترسێت پیاویش ڕەنگە باوک ناڵم هیچ باوکێک دەگمەنە گە خراپێ بۆ کچەکەی یاخود خراپێ بۆ مناڵەکانی یاخود هەمانش دایک بەڵام زۆر جار تەقالی دوای لێکە کە زاڵی بەسەر ئەو هەست و خۆشەویستیا دەست بیتن گیانی کچەکە عیبە لە ناو ئێمە گەورەترین شتە گەورەترین دیاری من عیبە بە بڤەیەکە بینم کە بەڕاستی پێویست ناکە کە بەکار بهێنرێت گەر باوک متمانەی بە کچی هەبێ باوک پاڵپش بێ بۆ کچی من باسی پێو ناکەم جارە باوک چکە سەرەتای هەموو دەستپێکی ژیان یان باوکە یان برایە یان خاڵە یان مامە ئەگەر سەرەتای دەستپێکی هەر بوونیەتێک کە لە دایک ئەبێت باوک ببێتە پایەیەکی متمانە بۆ مناڵەکەی قەت تووشی کێشە نابێت لە ژیانە زۆر باشە کاک ئەحمەد لەسەر هێڵە کاک ئەحمەد سڵاوت لێبێ کاک ئەحمەد الشيخ أحمد بۆچی دەنگی تۆ نایە الشيخ أحمد سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش ئەم کاتی تۆش باش سڵاو لە تۆش بێ سڵاو لە خاتو ئارەزوو لە کاکە هاشم لەو میوانە عەزیزت زۆر سپاس زۆر سپاس بە ناوی سەمیرەخانی شۆکە ئەمڕۆ لامانە سپاس دەکەین کاک ئەحمەدیان ئەمڕۆ چیما پێشکەشەکەی ئەمڕۆ سەمیرەخان بەو هەموو تە بە پێزەوە لەگەڵمانە سۆدی ڕازانۆتەوە ماڵەکانی ڕازانۆتەوە بەوتە شیرینەکانی بەوتە جوانەکانی چیت هەیە بۆ میوانەکەمان کاک ئەحمەدی بەڕێز یاخوا بەخێر دەستاوان دەریامی لێ ئاودان کردەوە لە سات ئینشاءڵڵا سەرکەوتوبی وەبزانم وەک بزانم ئارەزووخان ئەو ڕۆژە گوتی ڕۆمان نووسە داونیەکێکم لە خوێنەرانی ڕۆمان خۆشحاڵیەوە کەواتە لێرە داوای کتێبەکانێکی وایە ئەگە بۆم وەرگن من هەر زۆر دڵخۆشەوە کێشەکە بۆ ئێوەشم نهێنا باشە کاک ئەحمەد چەند خراپە بۆمان ئەو ڕۆژە وعدیتم بە قات و ئارەزوودا گوتم بەرنامەی داهاتی شعرێت پێشێنەکەم فەرمو خۆشحاڵە بین خاڵترم تۆ ڕۆیشتی بەڵام لێرە لای هەناسەی دەرنووسینەم لە مەحشەری ئەو دڵە پرێشی دینەم ماوەیەکە دڵم ئەبەمە دەرەوە سوور ئەزانم بریندارە پێت بکەم بیرت نەکە کەسی ئەو دڵە بێ ئارام بە پێپەتی بۆ لای تۆ پەرکێشەکەم تۆ ئەتوانین بێوەفا بێت هێشتا بەسەرمان نەدەکەی ئەو عەشقم هەرزان فرۆشەکەی لەوە زیاد ڕۆحم لە دەستەما دەرەکەی ئەتوانی پاکت پێم و نەبێ حەتی پێخۆشاوەکەی بەڵام ئازی تاوانەکەی بەڵام مەڵا تاوانەکەی خۆ تاوانەکە کاک ئەحمەد قوربانی من خەجاڵەتم ئەگەر خراپکەن بێتەوە نا دەست خۆش منت بردەوە ناو دنیای یادەوەری و زانم شاری جوان یاخوا دەست خۆش کاک ئەحمەد بەڵێ کاک ڕێبازەڵێ عاشق بووی والله نەوەڵ عاشقی من پێش هێ ئەحمەد گیان بڵێ عاشقی خێزانی خۆم ئەحمەد گیان بۆ ئەوە نەسڵ لە عەشقەکەنەوە ئەی هاوار ئەی داد نا لە کاک ڕێباز پێ دەگەم خوێندنەوەی تاوان بۆ کاک ڕێبازێ دەزانم لە پێوەختەکە بەڵێ پاوە پەیامەکەتی پێگەشت من بەنیازم شعرەکە پێشتەکی ئارەزوخانکە بەزگتم بە دڵی هیچ ناکا بابیکەمە شعرەکەم ئەوسا هاتم قوربانە من تۆ سوکە شەڕێکمانە بوو بەڵێ سوکە شەڕێکمانە بوو من و تۆ ئارێ وەڵا شەڕێکی تویشدا بگوتم با شەڕەکە قوربان کاک ئەحمەد چیت هەیە بۆ ڕۆمانوسی خۆشەویست خاچ و سەمیرە پرسیارێ والله هیوادارم سەرکەوتوو بێ لە ساغ بێ بەرهەمێکی پێشکەسی ئەو برای بتو پێی خۆت کەم ئیشەڵڵا کتێبی نوێی لە ڕێیە مەگەر ئەومان پێ ببەخشێ ئەم کتێبانەی بەداخەوە کە لە بازاڕان نەماوە ئێمەش داوامان ئەڵە نەماوەی کوڕەکەی دیێ ناوێتی بەخوا من خۆشناوم یعنی نادم شتێکم کە داواتە دەبێت بۆم ببێت خۆشناو خۆشناو قوربانگیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خۆشحاڵت کردین کاک ئەحمەد خۆشحاڵترم دەستان خۆش و سەرکەوتوو دەستی تۆش کۆتەکەگەڵ لەگەڵ بێت بۆتە کۆمنتی زۆر جوانمان بۆ هاتووە پەیوەندێکی ترمان لەگەڵە لەسەر هێڵماوە پەیوەندێکەمان بی شێخ ڕەهەنسمان لەگەڵە لە سلێمانی شێخ ڕەند لە سلێمانی سڵاوت لێبێ باشن شکر بەخێراتنی هاتوونی سەمیراکەم یاخوا بەخێوێ بۆ ڕادێ جوانە هەردوو دەستەکانی ماچەکەم
منی شارێکم بۆ ئێشتەش بە ئێوە ئاکەم هیوادارم بەدڵتان بێ خۆشحاڵە بن فەرموو هەر منم ئەو باشقی جاران کە دایم هاتم وەلا ئێستا لەکوێ یارە بە چاو نابینم هەموو شار بۆی گەڕام دیار نییە یارەکەم کەچی ئێستا دەم دیار نییە و بێوەفایە بەرامبەرم دە کەسێک لە دڵم تێناگە کە یارم چەندم خۆشەوێ دەپێی بڵێن ئەو یارە بۆ ناگەڕێتەوە چاوەڕێی جاوێکی ئەوم هەر نایەتەوە هەر نایەتەوە یاخوا بێتەوە وەکو خۆری بەتین بێتەوە ناو ژیانت وەکو گوڵێک لەم بەهارەدا چرۆ بکاتەوە لە باخی ژیانی تۆە ئیشەڵڵا کاکشقیگیان هیچ پرسیارەکەت هەیە بۆ ڕۆمانوسی خۆشەویست خات و سەمیرە بەڕاستی هیوادارم سەرکەوتوو بێ من ئەمەیە شت بڵێم شاعیر کەسێکی زۆر ئازیزە لەلای من تەبعاً بەڵام بەداخەوە لەناو هەموو کوردستانە یعنی فێرە ناکەم بە هونەرمەندە جوانانە یعنی پشتگیریان ناکەم ئەوە یەکێکە لە تەوەرەکانی ئەمڕۆ باسیگەین زۆر دەستخۆش دەست قسە سەر برینێکی گەورە دەستخۆش کاکشێخ من لەبەر ئەوەیە شاعیرم خۆشەوێ چونکە دائما ناخی سوتاوە و دائما دڵیان شکاندون طبعاً کۆمەڵگەش ئەبێ کۆمەلگا پشتی شاعیران بگرێتەوە من یەکێکم ئێستاش پشتی شاعیران هەگرم پێم خۆشە من بێ هیچ شتێ قەت ناهێڵم یعنی دڵی یەک شاعیری چکێت لە وڵاتەیە پێم ناخۆشە وستانم دەستت خۆش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئێوارەیەکی ئاڵتۆنی بۆ تۆی خۆشەویست قوربان باش خات و لێوان هەمیشە بە تەلەفۆنەکانی بە شعرەکانی خۆشحاڵمانەکە خات و لێوان سڵاوت لێ بێ عەزیزم سڵاو لەداد ئارەزوی گوڵ و دڵ سڵاو چاوەکەم خۆشەویستیم بۆ تۆ کاکە هاشمی گۆڵ کاکە ڕێباز هەمیشە زۆر بە خراتی میوان ئازیزەکە دەکەم خوازارم خامە و قەڵەمی هەمیشە بە بڕژ بێ وەک ئافرەتێک هەمیشە شانازیەوە دەکەم سپاس عزیزم سپاس بۆ تۆ چی وای لێ کرد کە بنووسێ و ببێ بە شاعیر بەڵێ هیچ چ پرسیارێکی ترت هەیە خات و لێوان بۆی ئەمە پرسیارێ تەنها ئەو پرسیارە گەر ڕوبەڕی بێتەوە حەزەکەم ئەو پرسیارەیە ڕاستاقین چیترت هەیە بۆمە یەک لە نووسینەکانی خۆم خوازارم بەدڵیەوە بێ هەمیشە فەرموو کەبیر لە تۆ ئەکەمەوە وشە هەمووی بێدەنگ ئەبێت کاتێ باسی جوانیت ئەەکەم هەرچی ڕەنگە بێڕەنگ ئەبێت کەبیر لە تۆ ئەکەمەوە من خۆم لەبیر ئەچێتەوە بەنجێک ئەچێتە خوێنمەوە هەموو جەستەم ئەگرێتەوە کەبیر لە تۆ ئەکەمەوە گریان و پێکەنین بە یەک ئەگەن یەک زمان بە یەک چیرۆک باسی خۆیان بۆ یەک ئەکەن کەبیر لە تۆ ئەکەمەوە ژیان زڵم لەناو ئەبات شەڕی دنیا کۆتایی دێت چونکە ئیشق بڕیار ئەدات کەبیر لە تۆ ئەکەمەوە خێرا سزدە بۆ خوا ئەبم خودایە گڕحی بە تۆ دابێ منی سەد جار شکری ئەەکەم شکری ئەەکەم خۆتە خاتون تەواو
سەرەتاوتی کە نووسینێکی خۆمتان پێشکەشەکەم نووسینێکی جوان بوو دەست چاوی خۆش بێت کات و لێوان من هەمیشە دەنووسم بەس گوێمان قەت لەدانە ناڵێم نییە. شاعیرم ئەلو گیان فەرمو دەڵێم هەمیشە دەنووسم بەس ناڵێم شاعیرم چکە بەڕاستی شاعیر بوون زۆر قورسە بەس لە بەرنامەی پێشش ئاماژەم پێکرد درستە ئێستا دەتوانم بڵێم شاعیر بوون بەرە و هەڵدێر و نەمانی دەبن ئەوەش کە یعنی چەند کەسێ دەنووسێ دەتوانێت دووسێ وشەیان دووسێ هەستی خۆی دەرببڕێ خۆی بە شاعیر دەزانێت بۆیە من دەڵێم شاعیر بوون زۆر قورسە ئەگەر بیر لێ بکەین و لەمانایە دەستت خۆش بەرهەمەکانی تۆ جوانن ئێمە داوت لێکەین بەردەوام بە لە خوێندنەوە بەردەوام بە ئیشەڵا لەم تیڤە جوانەشەوە لەم رادیۆ جوانەشەوە لە گەڕیان میدیاوە خزمەتی بەڕێز دەکەین دەست خۆش بۆ نووسینەکانت خزمەتی تۆ هەموو قەڵەمەکانی تریش بەبێ هیچ جیاوازیەک هیچ جیاوازی ئایدۆلێژیا و ئاین و ڕنگ و کللتورێک بەبێ هیچ جیاوازیەک ئێمە خزمەتی هەمووانەکەین دەستی بەڕێستان خۆش بێ هەر بژین و هێوادارین هەمیشە بەم شێوازە گوڵشەنی شعر پڕکەن لە بۆ بەرامەی عەتر و جوانی هەر بشین سپاس بۆیەوە من هەمیشە ماندووبوونەکانیەوە لە بەرچاو دەگرم هەمیشە گەڕیان میدیاش دەتوانم بڵێم دەستگایەکە کە هەم چەندەها کەسی وەک منیان چەندەها کەسی کە وەک من بەهرەیانەیە لە ڕێگەی ئەو دەنگا بەهرەکانی خۆیان دەگەێنن بۆیە من هەمیشە هیوای تەندروستی و بەردەوامی بۆ ئێوە دەخوازم خوازدارم ئێوە نمونەتان زۆر بێ لە کۆمەڵگای کوردی کاکاش بۆ پەیوەندیەکەت لێوان گیان گەڕیان میدیا هەڵبەتە ماڵێکە بۆ هەمووان دووبارە زۆر خۆشحاڵ بووم لە شعری جوان و لە کاتی خۆش بەدیستان دێڵم دادارە میوانەکەتان دەکەم دەستان خۆش خاتون ئێوەرێکی خوات لەگەڵ بێ چینە لای بەرهەمێکی ترت پرسیارەکە باوەڵامی بەمەوە زۆر باش خەت و لێوان خەت و لێوان من شاعیر نیم من تەنها نووسەرم بەڵام لە ناو کتێبەکانمە کۆمەڵێک کورتە شاریتیایە ئەویش دلالەتە لەوەی کە ناخی مرۆڤ بە چ شێوازە تعبیریەکات یاخود تعبیری کەسی بەرامبەرەکە یاخود ئەو کەسانی کە خۆشیان ئەوێت چۆن و شەب بدۆزیتەوە کە هەڵبەستێک بۆ ئەو کەسی کە بەرامبەرێت بەڵام سپاسیتەوە کە من ئینشاڵڵا ئەگەر ژیان دەرفەتمان بات شاعیر و خۆ شعر نووسین بەڕاستی زۆر زۆر قورسە من ڕاستە لەم ڕۆمان بەڵام شەر مێشکت ئەوەندە مادووەکە بۆ وشە زۆر جار بۆ یەک ڕستە دەکتێبت پێ ئەخوێنێتەوە تاوەکو زانیاریە خۆت بۆ پیاکردنی وشەیەک تا تعبیر بێلەوەی کە بتوانێت ڕێکارێکی شعردا بڕێژیت بەرهەمێکم هەیە کە نووسی نامێژەر بەڵام نووسینەکەم بە جۆرێکە کەیتر ئەو کەسانی کە تۆ عاشقیە بێت بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە ئافرەت قورسە بە پیاو بڵێ من عاشقتم من ئەمرم بۆ تۆ من هەموو شتێکت بۆ ئەەکەم تەنها خۆشەویستیم بەرێ چکە ئەگەر لە کۆمەلگای ئێمە بەو شێوازە بە پیاو بڵێ هێندە بە بچووکی سێرت ئەکا ئەمن باسی مووی ناکەم بەڵام بە گشتی کۆمەلگاوایە ئەڵێ ئاخو چەنی گۆڕی بێت چەنی دی بێ لە ژیانە ئێمە لە کۆتایە منی هەڵبژاردووە ئەگەر دەجار سوێندی بۆ بخۆی چی پیرۆزیەک هەبێت لە دنیا ئاسمانە بیخوێنی بۆی هەرگیز بۆ ڕادێ باوەڕت پێ ناکە ئەگەر سبێ ڕۆژی بشتە ناو ژیانی و کەسە هەر بۆ چاو سێر دەکە کە لە خەیاڵی خۆیە تعبیری وێنای کەسایەتی تۆی کردو کە لە کاتێک خودی خۆی کەسایەتێکی تۆی دەستیشانکردن نەخ خودی خۆت وابیت ئەمە باسی واکەڵێم عیشق خواردنەوەکی کوپێک ژەهرە بە دەستەکانی خۆت دواتر شکاندنی کوپەکەیە پاشان توێتێکردنی دڵتە بە پارچەکانی ئەو کوپەشکاوە ئەو کەسایەتی خۆی خۆش دەوێت وەک ئەوەی من خاوەن کەسایەتی نەبم ئەمە سروشتی مرۆڤ ئیتر تۆ نازانێت لەناو کەل لەسەر و لەناو دەمارەکانیدا کام خەیاڵی شەیتانی و کام وەسوەسە و جنۆکەی و کام بیرۆکی فریشتەی وەکو تەزوی کارەبا لە لەشیدا تێتە بەڕێت و ئەوتی باشتر هەتا ئێستا کەس نەیزانیوە بە کۆتایی بەم خۆشەویستە بهێنی ئەمە تعبیر لە کەسی بەرامبەرە بەو ئافرەتاڵە وتم چۆن دەتوانی ئەم قسانە بکەیت لە کاتێکدا من تۆ ئەڵقەی یەکترمان لە پەنجەدایە مندا ماڵمان دروست کردووە دنیاک خەون و خەیاڵ و بەرنامە و کاری پرۆژەمان لە نێواندا گەڵغەڵە بووە هێشتا من تۆ قاوەیەکمان بەیەکۆ نەخواردوێتەوە
هێشتا تر تاسمالێکتر نەشکاوە وتی حەسرەت تااقەتی سەر ئێشەم نییە ئای ئیشق وای لێ هاتبێت ببێتە هۆکاری سەر ئێشە وتە من وام لێ هات وتی نەخێر بەڵام ئێستا وایت خۆت گومان لەلا دروست کردم بەڵام ئەوەی ڕاستی بێت ئەوەی کاتێک مرۆڤ بێ واز بێنە لە هەر شتێک وەکو تەڵەی گیای بەهاران بەهانە زۆرە وتم باهۆس من لا ما بۆ تۆ سوارچاک و قارەمانی داستانی خەونەکانی منیت بە تایبەتی منی ژن وەمزانین لە سایەتە پشوو دەدەم زۆر منم دێڕانە نووسی بەڵام ئەو زۆر بێبەکانە نووسی بە ئەم پەیوەندە لێرەدا کۆتایی پێبێت من تااقەتی سەرێشە و کێشەم نییە هەندێک کاتگەل هەن وەک ئەو ساتانی لە سێدارەت بدەن گردن بە پەتەوە بێت و لە خوارەوە خەڵکی سیر بکەن و کەسیش نایەت بەلاتە کاتت لێ ناڕوات لێنەوە فریشتەی گیان و مەرگدا جۆلانێک دەکەیت وشە ناتوانێت ئەو هەستانە بنووسێتەوە ئەو ئەزمونە کەسێک نەیچەشت بێت وەک ئەوە وایە نوکتەی بۆ بگەڕیتەوە پێ بکەنێت لەلایەک خەمی لە دەستدانی کۆرپەیەکی بێتاوانەوە لەلایەک بەلێشای قسە تااقەت پرۆکەکانی پرۆکێنەکانی زبرانەی باهۆس لەلایەکتر بێکەسی و تەنهایی خۆم ڕێک کات بوویەوە بوو کاتی لە دایکم مرد قوتابخانەکەم لێ بۆ بە دۆزەخ هاوڕێم نەما هەرچی مەینەتی هەبوو وەک فیلمێک هاتەوە بەدەم ڕۆشنایی چاوە پەرفمێسک و پڕخوێنەکانم کات وەکو چەقۆیەک بەر بوو بۆ جەرگ مودەی بڕی زوو خاوەکو خوێن دەمارەکانی لەشمدا دەهات و دەچوو مانگە شەوێک بوو هەستم دەکرد مانگ لە پەنجەرەکە و سێرم دەکات و بۆ تەنهایی و بێکەسی من دەگری دەکرۆزێتەوە ئەستێرە باڵەفر دەبێت و بە قژمەوە دەنیشێتەوە و دەڵێ بە سەئیدی لەوە زیاتر خۆز و خاوە سکمەکە نەگریان تەواو دەبوو نە ئازارەکان و کۆتایی دەهات چەند سەختە لە دۆزەخێکی ئاوادا مرۆڤ کەسێکی نەبێت هانایی بۆ ببات چەند قورسە تەنهایی خودای من لەو هەموو تەنهایی تۆ دەکەمەوە تۆ چەند مەزنیت ئیلاهی کە بەرگی ئەو هەموو تەنهاییە دەگریت تۆ چەند پیرۆزی خوددا جوانەکەم دەستەکانت خۆش نووسینە بە پێسە ئەم بەرهەمەت لە چەند پارچە تێکست بکاتەوە وەڵاهی حسابم نەکردو بەهۆڕەکەی بەڵامی تر بەپێی ئەو ڕووداوانەی کە بەسەر هاتووە لێم بڕیوە و نووسی نەخێر بەس بەش بەشە بەشی وا هەیە دەپەڕەیە بە دەپەڕە ئەڕوات بەڵامی تر منەوە بەشانم هەبژار کە لە لای خۆم گرنگن کە لە لای خۆم گەڵاڵە بوون کە ڕبلم ڕەبتە بە ژیانی خۆشمەوە دەست خۆش بێخ بژیت بەخێر بێتەوە زۆر سپاس هەتا ئەبەت چی زیندووە لە ئازار نیە تەلەفێکی زیرەک نەبوو لەمە هەتا ئەبەت چی زیندووە چی زیندووە بۆ شایەکە جێهێشتە ئەو بۆ شایە خۆت پڕی کردێتەوە خۆی بەڵام خۆت بۆ ئێمە جێهێشتووە یان ناتەوێ بڵێ چی زیندووە دڵە ئەشقا عشق خۆی عشقش برینە بەڵام برینێکی جوانە بەسەر دڵەوە بەڵام نابێ بڵین عشق ئەبێ بڵین برین بزانی برین کە چۆ سەردڵ بۆ تیمار نەبێت برین لە ناو دڵە تیمار نابێ چونکە برینێک ناوەی برین بۆچی ناوێنانی تیمار عشق من هەستەکەم برینێکی جوانە تیمارکردن دەرمانە کەواتە دەواشە دەواشە کەواتە بەڵام من داپڕانێک هەستەکەم کە ئەبێ بەبرین مرۆڤ کە عاشق بێت لە ئەوە عاشق نابێت کە تەنیایە لەوە عاشق نابێت کە بێکەسە لەوە عاشق بێ کەسێک ئەدۆزێتەوە کە پڕاوپەرخ وجودێتی لە خۆیەچێت تاواکەری خۆیەتی لە خودی خۆیە کە بە تاواکەری خۆی زانێ بەڵام بەرامبەر بە تاواکەری خۆی نازانێت بۆیە زۆربەی زۆری عاشقەکانی کە ئەی خوێنیتەوە ئەو عاشقانە کە خوێنتە داستانێکن پێک نەگەشتون هەر ئەبەم جۆرە بووە تۆ عاشقی کەسێک ئەبی بە تاواکەری خۆت ێزانی بەڵام بەرامبەرەکە زۆر بە تاواکەری خۆت نازانێت زۆر عاشقەکان یەکلایەنەیە تاکلایەنەیە بەڵام کە ئەوەش قش کە ئەبێتە برین لەسەر دڵ هەرگیز چارەسەر نابێت برین شتێکە بەردەوام تەڕ بێت خوێنی لێ بڕوات قەت باوەڕ ناکەم تیمار بێت و هەنی ساڕێژ بێتە دەوایەک مرۆڤش بەردەوام پێویستێتی کە عاشق بێ ئەمە عشق وات لێکە بۆ زانی خەیاڵ دنیایەکی زۆر جوانت پێەیە ئێستا من کە ئەنووسم ئەچمەنەوە دنیایەکی خەیاڵەوە کە تۆ پێویستە لەسەر ئەم خەیاڵە ژیان دروستکەیت چتە ناو سروشتی ژیانێکی واقعیەوە
کە ئەبێ بەرهەمی بهێنیت تەنایی تەنایی بۆ من زۆر جوانە زۆر حەزە تەناییە ئازادی ئازادی هەمومان پێویستمان پێێتی بە تایبەتی ئافرەت ئافرەت خۆی ژن ژن خۆی ئازادە ئازادیانی ژنیانی ئازادی ژنیانی جوانی ژنیانی سروشت ژنیانی محبەت نازانم هەستەکەم سروشت ئەگەر ئافرەتی تیانە بێ وەک دۆزەخێک وایە ئەی ڕاستی لە ژیانی تۆیە نابێت لە ڕاستی لە هەموو شتێکمان لەسەر لە ساسە ڕاستی بێت نابێت ڕاستی ڕاستی جوانە بەڵام ڕاستیەک کە ببێتە مای سەر ئێشە بۆت پێویستە ناخۆتە بەڵام هەنە ڕاستی ژەیە کە پێویستە جەنگی بۆ بکەیت هەتاوەکو ژیانی خۆت بە شێوازە لە شێوازەکان بەرواقع بوون بەری بەڵام لە ساسە مرۆڤ پێویست نییە لەسەر ڕاستی دروست بڕوات ناڵم دروی ڕژ دڵام دروی سپی زۆر جاریش بۆ ئاتەیەک باشە بۆ ژیانت گفتوەکان زۆر قوڵ و پرسیارەکانیش زۆرن کاتەکەشمان کەم بۆتەوە پرسیاریشدا زۆر دانەوە بەڵام هەستەکەم بەپی بەڵام ئەوەی کە بەلامانەوە گرنگ بە بەڕێز وەکو چالاکوانێکی کۆمەڵگەی مەدەنی وەک دەبینێن لە زۆربەی چالاکیەکانە ئامادەی ئایا زیاتر هەستەکەی کام چالاکیانە کلیل و چارەسەری پێبێ بۆ ڕۆژگاری ئەمڕۆی کوردی کام چالاکیانە کاریگەری هەبووە لە ڕۆژگاری ئەمڕۆیە و کام جۆر ڕێکخرا و کاریگەری هەبووە چارەسەری پێ بۆ ئەو هەموو کێشەی ڕوو لە ئەم میلەتە ئەکات من لە 2010ەوە ڕێکخراوم داناەوە چوومەناو دنیا ڕێکخراوی گەشەپێدانی کولتور کولتورە تا ئێستا بەردەوامە بەڵێ خۆم سەرۆکی ڕێکخراوەکەم چالاکەوانی کۆمەلگای مەدەنیشم ئەمە چالاکەکانمان ڕابت کورە بە تەندروستی و پەروەردەیی و کاری خێرخوازی و پێشتر کە من دامەزرێنەر و بەڕێبەری مۆزەخانەی کولتوری بووم لەوێ دیراستە و دەوراتمان بۆ کومەڵێک لە مناڵیش ئەکردەوە کە هاتن پارچەکە لە پوری مێژوەکانیان بەرجەستە ئەکرد بۆ کۆی کە خوان لەناو دنیاکەیە بوو بێتن یا خوان لەگەڵ باو باپیرانیانە ژیا بێتن بە وەکو پەروەردەیی لە کاری پەروەردەیە زیاتر لەسەر قوتابخانەکان هێنانی قرتاسی ئەو جۆرە شتانە کرد ماگە لە کاتی کاری تەندروستیە شوێنە کار و چالاکیتان کردو زیاتر من لە هەڵەبجا پێنجوێن سلێمانی چەمچەماڵ گەرمیان واتە کوردستان بەگشتی ناتوان بڵم کوردستان بڵام زیاتر دەفەری سلێمانی و گەرمی بەڵێ لەوانە زیاتر پەرم کردو کارم کردو خزمەتم کردو ئینشاڵە لە داهاتوو شەکارەکانم چڕترەکەمەوە بەرەو زانکۆکان تاوەکو گەنجەکان بە شێوازێکی تر سوود لە کار و نووسینەکانی من ببینن کۆمەڵەیەک نووسینم هەیە با لە کاری خراوەی نازم ببینین یاخود دەرچینەوە بچینەوە بواری نووسەر بابێنەوە بواری نووسینەوە چێ ئێمە زیاتر لەو باشتر ئێستا نووسینێک کەمە لە تایپایە ڕۆمانێکە سەبارەت بە کۆمەڵێک گەنجە کاتێک کە یەکەم هەنگایان بۆ زانکۆ ئەمنە بە خێرایی تیاپەڕێنن ئەیانێ زوو خۆشەویستی بکەن ئەیانێ زوو دەرستاوکەن ئەیانێ زوو شتەکان ببینن ئەیانەوێت کە مەرحەلەکان زوو ببرن ئەوەی کە خواست و خوازێریانە ئەوەی ئەو شێتانەی کە لە ناو ناخی خوانە زوو بتەقنەوە بچنەوە بەردەمی هەنێشت کار بکەن بەڵام ئەبێتە هۆی کە هەڵەیەکی زۆرەکە لە ژیانی خۆیانە دەوروبەر سوودیان لێ نابینێ دەوروبەروان لێکە بلیان بێزار بن یاخود کە تووشی هەڵەیەکە بن سەرکەشی و گەنجێتیان من لە ناو کۆمەڵگە خۆمان دایم گەنج بە عەساب ئەبینم نازانم یعنی ئێمە پێگەین لە وڵاتێکە بۆ بە عەساب بژین هەنی خوێندکارانی زانکۆ من ئەو نووسینەم ڕاستە لە سەرەتا نووسین دواییە ئەم خۆپیشاندان و شتەکان هاتندا تەلەباتی زانکۆ من هاتچوومە ناویانەوە لەناو خۆپیشاندانەکان و کۆمەڵێک گەنجی خوێنگەرم و خوێن شیرینی باشم بینی بەڵام هەندێکیشان زۆر بە عەساب ئەژیان هەنی پێویست ناکەم مرۆڤ ئەو عەسابی هەبێت و عەساب گەرم بێت چکە من باسم کرد لە سەرەتایەکە کات هەموو شتێکت پێیە بەڵام ئەبێتەوە بزانێت چۆن هەنگاوەنێت کۆمەڵێک گەنجن کە لە زانکۆ تووشی هەڵابن دواتر ڕقەبەرایەتیان دروستە بێت دواتروان لێبێتە کوشتن و خنکان و گرتن و زیندان بەڵام دوجار ڕێگایەک لەو هەموو سەختی و ناڕەحەتە ڕێگایەکە دۆستمە بۆ ژیان کۆتاییە پێیانڵمتن ئەم ڕێگایەکە لە خەیاڵات دەرچوو کەواتە وانە و پەروەردەیەکی باش وانە پەروەردەیەکی زۆر باشە من بەڵای دەستەوازم کوتم لە زانکۆکانە هەوڵێ ئینشاڵڵا چەند بە سپۆنسەر هەبوو بە چاپگەاندنی ئەو لە ناو زانکۆکانی کوردستانە بگشتی ئەتوانم سیمیناریان بۆ بکەم و کتێبەکانیان هەدیە بکەم هەتاوەکو ئەوان چەکی کۆمەلگان ئەوان داهاتووی کۆمەلگان ئەوان سبەی ڕۆژ مناڵەکانی ئێمە پەروەردەکەنەوە لەباری خوێندنە ئەبێ ئێمەش وایان لێ بکەین لەم تەمەنەیە تا بتوانین بیان کەینە سەر ئاست و ڕێگایەک
ئەو نووسینانە بێتە هۆی کە هەرگیز تووشی هەڵە نەبێ هەرگیز تووشی ئاساب نەبێ هەرگیز وای لە نەیەکە خوێندنەکە وەلا بنێت و بەروشتی تر کەواتە ڕێگاکە ئەوەیە تۆ هوشیاری بی بە خوارد تەمەنی خۆت تەمەنی خۆت بۆ دواتر چین بەچین بڕوا تاکو گەینە کۆمەڵگەیەکی باش قەڵەمی ئافرەت دایم ژیانی تایە بەبەردەوام بەدەوای ژیان ئاڕاکەین ژیانیش دۆزینەوەی دەرگاکانەوەی خۆت کردنەوەی هەنە قوفلی مەحاڵ زۆر قورسە. بەڵێ کۆمنتی ئازیزانمان زۆر بۆ هاتوو کاکە هەشم حەسەن کۆمەڵە شارێکی شاعرانی پایەبەرزیدا ناوە خاتون مریەم سڵاو ڕێزی بە بەڕێزتەیە کاکە فاڕۆقی یەخوە سڵاو تەن لێ بێت سڵاو لە تۆش کاکە فاڕۆقی خۆشەویست هەروە بێتەوە کچی پایی سڵاو لەوێ گوڵ کاکە هاشم یارزی دڵ گوڵ خۆشمێن بە خێراتنی میوانە گوڵەکەت زۆر سوپاس ئێمەش لەم ئێوارە زستانیدا لە ناخی دڵێکی هاوینانە یەک دنیا گوڵی بەهارە پێشکەش بە کچی پاییزی بەڕێز دەستخۆشی زۆرت بۆ هاتووە زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستەکانمان کەچمان کۆتایی هات زوو کۆتایی هات پێشکەش بکەیت ئێستا بەرهەمێکی وەها لە بەردەستنی بەڵام هەوڵام شتێکی باشتان بەرهەمێکە پێش بەرنامە گفتوگۆمان لەبارەیەوە کرد حەزگەوتم بۆ خێمە ئەگەر بەردەست نیە لای بەڕێزت بەردەست نیە لای من بەڵام دڵنیام تۆ وێنەیەکت گرت وێنەت گرتەوە هەتا ئەو بەرهەمەکە ئامادەکە هەوڵەیەین بەرهەمەکەی خاتو سەمیرە ببێتە کۆتایی بۆ لێرە ئێمە ماڵاوایی یەکەین خۆشەویستان تا پێنجشەمەی داهاتوو لە بەرنامەی گوڵشانی شەعر لە گەڕیان میدیا بە ئێوەی ئازیز شاد دەبینەوە بە هیوای دیدار ویستم ئەمەیان بخێنەوە کێشەنی ئەمانە خوێنەوە کاکە ڕێبازی خۆشەویستیش بە پارچە مۆسیقای هاوکار بێت. بەڵێ وتم من پێویستم بە تۆیە و هەروەها تۆش پێویستت بە منە وتی نەخێر من پێویستم پێت نییە وتم با پێویستە وتی وانە وتم با وایە بە تووڕەیەوەتی بوەستە لە دووبارەکردنەوەی ئەم قسەیە وتم پێویست بە کەسێکە گرنگیت پێ بدات وتی نەخێر نامێ هیچ کەس پێویستی پێی نییە کەمێک بە بێدەنگی لە ڕوخساری ڕوانی و هەناسەیەکی قوڵم هەڵمەژی وتم من پێویستم بە تۆیە زیاتر لەوەی تۆ پێویست بە من بێت تۆم دەوێت نەپێویستم بە واش هیچ کەسێکە نەمحتاجی هیچ ئەمینەکەم تۆ بە ناختێن کەسی بۆ من سپاس بۆ ئێوەش دەستیەوەش خۆش بێ ماندوو بوون هیلاک بوون لەگەڵمانە پەیامت بۆ گوڵشانی شەعر بۆ بینەرانی ئێمە بۆ گەڕیان میدیا سپاس بۆ ئەم بەرنامە کولتوریە کە بەڕاستی هەموو تاکێکی کورد پێویستی بەم بەرنامە کولتوریانە و گەڕانەوەی کولتور و مێژووی فەرهەنگی خۆیەتی چکە ئێمە بەم کولتور و شانازیکەوەی کورد و کوردایەتیە من سپاسیانەکەم کە بەردەوام کەسانی بە شارەزا بە ئەزمون کەسانێکە ناخجوان هێنە ناو بەرنمەکەەوە هیوادارم ئەم بەرنمەیە بەرو باشتر و باشتر بڕوا هەرچەند لە باشەکانایە بە ئەزمونونەکانایە هیوادارم کەسی باش بە تازەی یێنە ناو دنیای هوەر و شعر و نووسینەوە دەستی ئەوانە بگرن خوان بەکەم نەزانن هەتاکو ڕێگایەک بێ بۆەوەی کە جوانتر گەشاوەتر کاری خۆیان بکەن و سپاسی ئەوواکەم ئەمڕۆماندوومون لەگەڵمانە سپاس بۆ ئەوانی پشتی کامێرا برایانی کۆنتترۆل دەستی ئەوە خۆش بێت هیوادارم بە هەرێکی جوان بەڕێوە بێت. ئازیزانی ئێمە زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لە خزمەتەوەی خۆشەویست تا هەفتەیەکی تر پێتانەگەینەوە کاتێکی خۆش و ئاسوودە بۆ هەموو لایەک بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین هەر لە خۆشی شاد و مالیدارم خۆتان لەگەڵ.